بەناوی خودای گەورە و میهرەبان کوردستانیانی خۆشەویست هاوڵاتیانی هێژا من کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا ناسراوم بە کاروانی مام خەلیفە گەزنەیی لە دایکبووی 5 حوتی 1990 دەرچووی زانکۆی ئەمەریشیم هەڵگری بڕوانامەی لاوەچیم لە ئابووری و ڕاگەیاندن و خاوەنی بڕوانامەی سەرچیم لە پەیوەندی نێودەوڵەتیەکان هەڵگری بڕوانامەی ماستەرم لە بەشی سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان هاوکات شەرەفی بەدەستهێنانی دەیان بڕوانامەی ڕێزلێنانم لە بوارەکانی سەرکردایەتی گەنجان بەڕێوەبردن و سیاسەت و بوارە جیاجیەکان لە ناو دەرەوەی عێراق پێبڕاوە خاوەنی 4 پەرتووک و چەند توێژنەوەیەکم لە ئێستاشدا بەرپژێری ژمارە 60م لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە داواکارم بۆ درێژەدان بە ڕێبازی مام و ڕێبەرمان جەنابی مام جەلال بۆ بەدەستهێنانی ئایندەیەکی گەشت بۆ وڵاتەکەمان بۆ کردنەوەی گەنجان بەسەر قافڵە و داینەمۆی گۆڕانکاریەکانی قۆناغی خەباتی مەدەنی بۆ زەمینە سازیکردن بۆ بەشداری ژنان لە کایە و جونگە سیاسی و ئابوووریەکان بۆ ڕێزگرتن لە خەباتی تێکۆشەرانی شاخ و شار بۆ لە بەرچاوگرتن و شکۆمەندی کەمەندامانی سنگەر و مەدەنی بۆ نرخاندنی بەرزی خەباتی خانەوادەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی بۆ دروستکردنی بەرەیەکی چاپخواز و جەبهەیەکی گەنجانی داهێنەر لە پەرلەمانی کوردستان بۆ بە مۆدێرنکردنی هزری بەڕێوەبردن و بۆ زامنکردنی کەشێکی سیاسی ئارام و پڕ ئاشتی و ئابووریەشی کارە داواکارم لە ئاسمتمانە و دەنجی ئەوەداڕم